بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستانم، لەو زنجیرە پرسیارانەی کە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام جوابی داوەتەوە گەیشتینە پرسیاری ژمارە 4. پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: ئەتەدرونە مەل کەوثەر، ئایا ئێوە ئەزان کەوثەر چییە؟ ئەم پرسیارەی کرد لە هاوڵانی خۆشەویست. ئەوانیش فەرمویان خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام زاناترن. پێغەمبەری خوددا فەرمووی: ئەوە ڕووبارێکە، فەئینەه نەهڕ، ڕووبارێکە خوای پەروەردگار پێمی بەخشیوە لە ڕۆژی دواییدا. ئەو ڕووبارە خەڵکێکی زۆر لە ئومەتەکەم دێنە سەری. ئەو گڵاسانەی یاخود ئەو پەرداخانەی کە لەسەرێتی ژمارەکانیان بە ئەندازەی ئەستێرەکانی ئاسمانە، واتە زۆرە، واتە ئەو پەرداخانە زۆرە بۆ ئومەتی پێغەمبەری خوددا صلی الله عەلەیهی وسەلەم دانراوە. داواکەین لە خوای پەروەردگار کە ئێمە و ئێوەش یەکێک بین لەو کەسانەی کە بەدەستی مبارەکی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام لەو ئاوە سازگار و خۆشە پەرداغێک بخۆینەوە. هیوادارم سوودێکی باشتان لەم فەرموودەیە وەرگردبێ. ئەم فەرموودەیەش لە صەحیحی موسلمە هاتووە بە ژمارە 400. والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.